سێ گەم بەرامبەر بە 2 گەم لە یانەی شۆریجەی میوانداری بردەوە. لە تاقیکردنەوەیکی بەهێزدا شۆرجە میوانداری یانی پێشمەرگەی سلێمانی کرد لەگەڵ ڕیپێنجەمی خولی بژاردەی بالای یانەکانی کوردستان. نێگێمی یەکەمدا یانی شۆرجە توانی ڕکابەری میوانەکەی بکات، بەڵام یاریزانانی پێشمەرگەی سلێمانی کۆنتترۆل یاریان کرد و کۆتاییان بە گێمەکەی هێنا بە 25 خاڵ بەرامبەر 22 خاڵ لە بەرژەوەندی خۆیان. لە گێمی دووەم و سێمدا یانی شۆرجە توانی ئاسێکی بەرز پێشکەش بکات و ببێت بە بربەستێکی بەهێز بەرامبەر میوانەکەی و هەردوو گێمەکە بباتەوە بە 25 خاڵ بەرامبەر 23 خاڵ و 25 خاڵ بەرامبەر 20 خاڵ. لە گێمی چوارەمدا یانی پێشمەرگەی سلێمانی کۆنتترۆل یاری کرد و شارەزای یاریزانانی بەدەرکەوت و توانیان ئەم گێمە ببەنەوە بە 25 خاڵ بەرامبەر 19 خاڵ. لە گێمی پێنجەم و یەکلاکەرەوەی ئەنجام هەردوویانە ئاسێکی بەرزیان پێشکەش کرد، بەڵام دووبارە شارەزای یاریزانانی پێشمەرگەی سلێمانی ئەنجامەکەی یەکلا کردەوە بە 15 خاڵ بەرامبەر 11 خاڵ. توانیمان یاری ئەمڕۆ بینەوە 3-2 بەرامبەر یانی شۆریجە لە شاری کەرکووک. بەڕاستی ماندوویە زۆر لە یاریزانەکانمان دیارە بەهۆی ئەوەی خولی عێراقمان هەیە یاخود خولی وڵاتانی عەرەبیمان هەیە، یعنی نەئەزانین کاتی یاریەکەمان چۆنە یاخود کاتی ڕاهێنانمان تێک ئەچێ لەگەڵ خولی کوردستانە. یانی پێشمەرگەی یانێکی زۆر بەقوتە، پێویست ناکە لە ئێمە زۆر بەقوتر، بەڵام ئێمەش یاریێکی زۆر باشمان کرد و دوو شەوتی بەرامبەر بە 3 شەوت یارەکە تەواو بوو بۆ بەرژەوەندی نادی پێشمەرگا. یانی پێشمەرگەی سلێمانی بەردەوامی بە بردنەوەکانیدا و یانی شۆرجەش سەلماندی کە ڕکابەرێکی بەهێز و بەردەوامە لە خولەکەدا. ژیار سەعید، کوردستان TV، کەرکووک. هەر لاگەڕی پێنجەم و کۆتایی قۆناغی یەکەمی خولی تۆپی بالای یانە بژاردەکانی کوردستان و لە هەڵەبجە یانەی